حەڤە ساڵ لەمەوبەر و لە دوای 3 هەفتە لە هێرشی هەمەلایەنی ئەمریکا و هاوپەیمانانی بە تێکشکاندنی پەیکەری زیوینی سەدام لە گۆڕەپانی فیردەوسی بەغدا بە فەرمی ڕژێمی بەعەس ڕۆخێنرا و قۆناغێکی نوێ لە ژیانی عێراقدا دەستی پێکرد کە پۆڵ بریمەری حاکمی ئەمریکا بە قۆناغی عێراقی هیوا و ئاشتی ناوبردوو ڕاستیەکانی وڵاتێکی وێرانی پڕ لە قەیرانی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیان بە هەمووان پێشکەش کرد کە لە مێژووی دێرینی میزۆپۆتامیاوەتە ئەمڕۆ ئەم وڵاتە حاڵەتی وێرانی وەکو ئەم حەڤە ساڵەی بەخۆیەوە نەدیوە. ڕژێمی بەعەس بە شەمەندەفەری ئەنگلۆ ئەمریکی گەیشتە دەسەڵات بە چاوپۆشی ئەوانیش دەیان قەسابخانەی ڕێکخست کە ترسناکترینیان بەکارهێنانی چەکی کیمیایی قڕکردنی گەلی کوردستان بوو. بەڵام تا بەرژەوەندیەکانی ئەوانی دەستەبەر دەکرد و ڕۆڵی پۆلیسی کەنداوی بۆ ئەوان دەگێڕا بە تایبەتی لە دوای ڕووخانی ڕژێمی پەهلەوی لە ئێران بەعس و سەدام دەستیان کراوە بوو بۆ ئەنجامدانی تاوانەکان و بێدەنگبوونی کۆمەڵگەی نێودەوڵەتی لیان. بەڵام کاتێ سەدام خۆی لێگۆڕا و سنوورەکانی ئەوانی بەزاند نەک هەر هێز و توانە موشەکی و کیمیاویەکانیان لە ژێرچەتری نەتەوەیە گرتووەکاندا لەناوبرد بەڵکو بە بیانووی هەبوونی چەکی کۆکوژ و بایۆلۆژی و ئەتۆمی هێرشیان کردە سەر و ڕووخاندیان کە دەیانزانی ئەو چەکانی نەماوە و دواتریش هیچ بەڵگەیەکی لەو شێوەیان دەست نەکەوت. ئەوەی لە عێراقی هیوا و ئاشتیدا جێگەی سەرنجە بە بیانووی هەبوونی قاعیدە و داعشەوە وڵاتەکان بە تایفی کرد و ناوچە سونە نشینەکانی وڵاتەکان لەگەڵ خاک یەکسان کرد و بەسەدان هەزاریان کوشت و بریندار کرد و ملیۆنان کەسیشیان ئاوارە کرد کە ئەو ناوچەیە بەسەدان ملیار دۆلار ئاوەدان ناکرێتەوە. ململانەی ئەمریکا و هاوپەیمانەکانی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێراندا نەک هەر عێراقی کردووەتە گۆڕەپانی جەنگی لایەنگرانی هەردوو لە بەڵکو حکومەتەکەشی کردووەتە حکومەتێکی فاشل و ئاسۆتاریک و تەماوی. گەلانی عێراق ئەوە چەندین مانگە تووڕە و ناڕازین لە قۆناغی دوای 2003 و سوورن لەسەر ئەوەی کە نابێ ئەوانی بەشداری تاڵانکردنی وڵاتەکەیان کردووە لە دەسەڵاتدا بمێنن بە تایبەتی شەقامی شیعە کە پۆڵ بریمەر شانازی دەکردبەوەی لە دوای 1000 ساڵ دەسەڵاتیان لە عێراق لە سونە وەرگرتووە و داویانەتە پێکهاتەی شیعە نایەنەوێت قۆناغی ماڵوێرانی و قات و قڕی و میلیشیا و مافیاکان بەردەوام بێت. هەر بۆیە دوای 5 مانگ لە دەست لە کارکێشانەوەی عادل عەبدولمەهدی لە پۆستی سەرۆک وەزیران سەرەڕای ئەوەی سەرۆک کۆمار موحەممەد تۆفیق عەلاوی و عەدنان زورفی بۆ ئەو پۆستە پێشنیاز کرد ئەنجومەنی نوێنەران متمانەیان پێنەدان. هەر بۆیە ئەمڕۆ بۆ جارێکی تر مستەفا کازمی سەرۆکی هەواڵگری بۆ ئەو پۆستە ڕاستپارد تا بتوانێت لە ماوەی مانگێکدا کابینەی خۆی پێشکەش پەرلەمان بکات. گەرچی کازمی لەلایەن کوتلە گەورە شیعەکانەوە پشتیوانی دەکرێت بەڵام ئەستەمە بتوانێت باڵانسی بەرژەوەندیەکانی تاران و واشنتن ڕاگرێت ئەگەر مەحاڵ نەبێت و عێراقێکی وێرانی خەزێنە خاڵی و پڕ لە قەیرانی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی بگەێنێتە کەناری ئارامی. الأخ الكاظمي شخصية مناضلة مثقفة. هذه مسؤولية كبيرة.